دادگای تەیە. کاکمیان هێنا چۆنە باشە؟ ممتاز پێم بڵێ باشە؟ لە ڕۆژی دیاریکرا و کاتی دیاریکراودا یەکەمین دانیشتنی دادگاییکردنی کراوە دەست پێ دەکا کە تێیدا تاوانبار عومەر ئوچار و خێزانەکەی تاوان لێکرا و ئایشەن گوڵکار ئامادەن تاوانبار عومەر ئوچار هەستە سەر پێ. کوڕی ممتاز ئەشرەف ئوچار و مەلیحە ئوچار. عومەر ئوچار تۆی؟ منم. سەبارەت بە تۆ لە بەرەبەیانی ڕۆژی 16 تەمووزی 1990دا لە قومارخانەکانی ئۆتێلی سەزگیندا دزیەکی گەورە و لێدانی گولەیەک لەسەری ئاسایشێک واتە بە تاوانی کوشتن و دزیەکی گەورە تۆمەتبار کراوی. ئایا دام بەوە دادنێکە کردوتە؟ مشتیوام نەکردووە. من بێتاوانم. چەند بەڵگەیەکەن کە ئەمانەت دەردەخەن. یەکەمیان ئەو وێنەیە ببینە؟ پیاوی ئاسایش ئەحمەد کارا بەو گولەیە لەو چەکە هاتوۆتە دەرکوژراوە. ئەو چەکەی تۆ نییە؟ من چە کوشتم نییە. لە ژیانمدا تەنها لە کاتی سەربازی چەکم هەڵگرتووە. ئیتر چە کوشتم هەڵ نەگرتوتەوە. ئای باشە شۆمپەنجەی تۆ لەسەری چی دەکات؟ نەخێر من نەم کردووە. سیرکە ئەوەتە ئەو ژنەی بێوژنت کردووە. ئەو کچێ بێ باوکت کردو دەیبینی بە گولە لەسەری پیاوی ئاسایشی قومارخانەکەت داوە. نەخێر نەم. بەڵگەی دووەم بە جەنابەت پیشان دەدەین. ئەوە چاکەتی تۆ نییە؟ من ئەمە ئێوە ئەمەتان لەکوێ دۆزیوەتەوە؟ هەوە؟ چاکەت و ئەو دەمانچەی تاوانت پێکرد بوو لە ناو تەنەکەیەکی زبڵی نزیک ئۆتێلەکە دۆزراوەتەوە. من نەم کردووە. سیرکە کوڕم بەو هەموو بەڵگەیەوە کە هەموو بە چای خۆمان بینیمان هێشتا درۆ دەکەین؟ برایم خە درۆی نەکردووە. برای من بەڕێز دادوەر با بانجی گەواهی دەرەکەش بکەین بۆ ئەوەی بزانین کاتی ئەنجامدانی تاوانەکە تاوانبار لەکوێ بووە. بانگی کەم بزانین. شاید ئەشەن تەزان. ئەشەن ئایشان تازجان شایەتی دەدەی بە ناموس و وجدانت کە ڕاستیمان پێ بڵێی؟ دەیڵێم. پەیوەندی تۆ لەگەڵ تاوانبار چییە؟ ئەمەر تەنها کوڕێکی هاوڕێمە. باشە ڕۆژی ڕووداوەکە تاوانبار بینیوە؟ بەڵێ شەو بینیم. لەکوێ بوون؟ چیتان دەکرد؟ داوای کرد شووی پێ بکەم. تۆ چیت پێوت؟ ڕەتم کرد. تاوانبار دانیشێنن. بەردەوام بە. ئەمەر ئەو شەوە هاتە لام. ئەنگوستیلەیەکشی لا بوو لە پورە مەلیحەی وەرگرت بوو. باشە بۆچی ڕەتت کردەوە؟ ئەمەر بم دوایانە دوای گەڕانەوەی لەسەر بازی بۆتە پیاوێکی تر. ئەوەندە سیر بوو شەڕی لەگەڵ دەکردم. منیش لێی دەترسام. ئەشەن لەجێ خۆت دانیشە. من لە ئۆتێلی سەزگین کار دەکەم. ئیتر ئەو لەبارەی قومارخانەکەەوە پرسیاری لێ دەکردم. سعات چەند دەکرێتەوە؟
کێ لە بەردەرگایە ئامانە ئەیشان ئەوە تۆ چی دەکەی ئەیشان لە جێ خۆت دانیشە کوڕە ئەگەنا لە هۆڵی دادگا دەردەکەمە دەرەوە مەترس دەکسم بەردەوام بە بەردەوام بە ئەو شەوە ئیتر ئەو شەوە هاتە لام و کاتێ ڕەتم کردەوە شێت بوو هار بوو وتی دەمبینی بزانە چەند دەوڵەمەندە بم پەشیمان دەبێەوە وتی ئەو شتەی دەمەوێت ئەم شەو ئەنجامی دەدەم ئەیشان ئەیشان تخوا ببوورە عومەر تەواو کچم نەتوانی بڕۆی کاکە ئەو چاکەتەی لەبەرتەهی من نییە ئەیشان کوڕمەوە چ دەکەیت وەرەوە سەر خۆت تاوانبار عومەر و چار لە شوێنی خۆت دانیشە بیگرندەی دەستی کە لە بچەکەن و ڕایگرن تۆ چی ها پێم بڵێ تۆ چی دادگا بڕیاری خۆیدا دادگای کراوەی کۆماری تورکیا لە ئیستانبول بە گوێرەی مادەی نوێمی دادگای دەوڵەت ئەنجامی خۆی ڕاگەیاند کاکە بە گوێرەی یاسای سەزادانانی دادگای دەوڵەتی تورکیا مادەی 63 بڕگەی 92 کە 30 ساڵە جێبەجێ دەکرێت تاوانبار عومەر و چار دانیشتووی ئیستانبول سزای بەندکردنی هەتایی بەسەردا سەپێنرا کاکە دایکە
عمر ئەو ڕۆژە خراپە بەدیخانە جارێشتر لەوێ نەهاتە دەرەوە ئەوانەی ژیانی عمەریشان فەوتاند خۆیان خستە ناو ژیانێکی خۆشەوە بەڵام لەسەر ئەو شتەی کردیان تۆڵەیان لێ دەکرێتەوە